گابرێل گارسیا مارکیس ڕۆماننووس و ڕۆژنامەنووس و چالاکوانێکی سیاسی کۆلۆمبیا لە 6 ئازاری ساڵی 1927 لە سانتا ماریا لە کۆلۆمبیا لە خێزانێکی هەژار لەدایک بوو. بەهۆی هەژاریەوە لای باپیری گەورە دەبێت. هەر لەو کاتەشەوە چیرۆکێکی گەورە و قوڵ لە نێوانیاندا دروست دەبێت. بەهۆی ئەوەی باپیری هەمیشە چیرۆکی سەرنجڕاکێشی بۆ دەکێڕایەوە. گابرێل هەر لە تەمەنی لاوێتیەوە دەست بە نووسین دەکات. یەکەمین نووسینیشی لە ساڵی 1940 بڵاو دەکاتەوە. گابرێل گارسیا مارکیس ساڵی 1999 تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت. دوایەوەی کە گابرێل هەز دەکات کە لە مردن نزیک بۆتەوە دەست دەکات بە نووسینی نامەی ماڵ ئاوایی و وەک دیاریەک پێشکەش بە مرۆڤایەتی ئەکات. نامەی ماڵ ئاوایی گابرێل گارسیا. گەر خوددا دووبارە ژیانێکی نوێم پێ ببەخشێت ئەوا جلوبەرگێکی سادە ئەپۆشم لەسەر زەویەک بە ڕۆحێکی بەتاڵەوە پاڵەکەوم. گەر ژیانێکی دووبارەم هەبوایە ئەوا پیشانی کەسەکانم دەدا کە چەندە هەڵەن کاتێک بیر دەکەنەوە کە پیر دەبن عاشق نابن، بەڵام بێیاگان لەوەی کاتێک پیرە بن لە عاشقەکەون. گەر توانام هەبوایە باڵم دەبەخشیە منداڵەکان، بەڵام فێرم دەکردن کە چۆن بتوانن خۆیان بەفڕن. ئەی مرۆڤ، من زۆر شت لە ئێوەوە فێربووم کە هەمووتان ئەتانەوێ بگەنە لووتکە و لەسەر لووتکەکە بژین، چونکە پێتان وایە کە دڵخۆشیەکانتان لەوێن، بەڵام بێیاگان لەوەی کە نهێنی دڵخۆشی ڕاستەقینە ساتی سەرکەوتنە بەسەر لووتکەدا. من فێری ئەوە بووم کاتێک ساوایەک پەنجەی باوکی بۆ یەکەم جارەگرێت واتایەوە ئەگەیەنێت کە دەیەوێت باوکی بۆ هەمیشە دەستی لە دەستی دابێت. شتی زۆر لە ئێوەوە فێربووم، بەڵام سوودم لە کەمترینیان بینی، چونکە منی تر بەنیازم جانتاکەم کۆ بکەمەوە و ماڵ ئاوایی لەم ژیانە بکەم. ئەی مرۆڤ، هەموو کاتێک ئەو شتانە بڵێ کە هەستیان پێەکەیت، ئەوەش بکە کە بیری لێ یەکەیتەوە. دوای هەموو شەوێک ڕۆژێکی نوێ هەیە، ژیانیش دەرفەتی باشترمان پێدەبەخشێ بۆ ئەوەی کاری باشتر بکەین. بەڵام گەر هەڵە نەبم ئەمە دوایین ڕۆژی ژیانی منە، بۆیە دەمەوێ بڵێم خۆشمەوێن، بۆیە دەمەوێ بە تۆ بڵێم هەرگیز لەبیرت ناکەم، نەبۆ گەنجەکان و نەبۆ پیرەکان لەوانەیە بەیانی نێت، لەوانەیە ئەمڕۆ کۆتا ڕۆژ بێت کە ئەو کەسانە دەبینین کە خۆشمانەوێن. بۆیە زۆر چاوەڕێ مەکە، نەکا دواتر پەشیمان ببیتەوە. پارێزگاری لەوانە بکە کە خۆشت ئەوێن، بە گوێچکەیاندا بچرپێنە کە پێویستت پێیانە، خۆشت بێن و ئاگاداریان بە. دەستەواژەکانی وەک لێت چێگەم، لێم ببوورە، سوپاس، گەورەی خۆتە لەگەڵ هەموو ئەو شەخۆشەویستیانی کە ئیزانی بەکاریان بهێنە. خەڵکی بە بیرکردنەوەکانت تۆیان بیر نایەتەوە، بەڵکو بە کردارەکانت تۆیان بیرێتەوە. داوا لە خوددا بکە کە هێز و داناییت پێ ببەخشێت بۆ ئەوەی تۆش بیبەخشیتە هاوڕێ و خۆشەویستەکانت. گابرێل ئەزانێت دەرفەتێکی تری ژیانی پێ نابەخشێت، بەڵام بەم پەیامە ئەوێت بە ئێمە بڵێ من دەرفەتەکەم نەماوە، بەڵام ئێوە هێشتا دەرفەتەکەنتان لەبەردەستدایە. بۆیە بیقۆزنەوە و بە داناییەوە ئەو خاڵانە جێبەجێ بکەن کە من پێتان ئەڵێم.